هەڵمەتێکی بێپێشینەی دەستگیرکردنی بەرپرسانی عێراقی بە تۆمەتی گەندەڵی دەسەڵاتدارانی عێراقی خستووەتە بەردەم تاقیکردنەوەیەکی سەخت. هەڵمەتەکە درێژەی هەیە و هاوڵاتیان چاویان لەوەیە گەورە گەندەڵکارانی دیکەش دەستگیر بکرێن. بەشێک لە چاودێران ئەم هەڵمەتەی عەلی زەیدی بە خاڵی وەرچەرخانی سیاسی دەزانن، بەڵام هەندێکیش پێیان وایە هەڵمەتەکە سنووردار و کاتی دەبێت، بەو مانایی کە گەندەڵکاری زۆر گەورەتر هەن کە نابن بەم تۆڕەوە. سەرکردە سیاسیەکانی عێراق پێشوازی و پاڵپشتی لە هەڵمەتەکە دەکەن. لە نوێترینیاندا عەمار حەکیمی سەرۆکی ڕەوتی حیکمە بە هەنگاوێکی گرنگ لە چەسپاندنی سەروەری یاسا و پاراستنی سامانی گشتی و بەهێزکردنی متمانەی هاوڵاتیان بە دامەزراوەکانی دەوڵەت ناوی دەبات. هەروەها موقتەدا سەدری ڕێبەری ڕەوتی سەدریش دەڵێت ئەو هەڵمەتەی عەلی زەیدی دەستی پێکردووە هەڵمەتێکی قارەمانانەی چاکسازیە و هیوادارین بەردەوام بێت. ئەم هەڵمەتە کە بەرەبەیانی ڕۆژی یەکشەممە 28 حوزەیران بە واژۆی عەلی زەیدی سەرۆکۆزیرانی عێراق دەستی پێکرد، تێیدا فەرمانی دەستگیرکردن بۆ 47 بەرپرس جێبەجێ کراوە کە ژمارەیەک پەرلەمانتاری ئێستا و پێشوو هەروەها چەندین سیاسی باڵای تێدایە. زەیدی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیشدا جەختی لەسەر بەردەوامی هەڵمەتەکە کردەوە و ڕایگەیاند کە چاوپۆشی لە کەس ناکات. كل من عنده أموال عامة يريد يرجع الأموال لأهلها. دەستەی دەستپاکی فیدراڵی دەڵێت ئەم هەنگاوە بەرهەمی هەماهەنگی نێوان دەسەڵاتەکانی دادوەری و جێبەجێکردن و یاسادانانە و بەشێکە لە بەڵێنەکانی عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق دوای زنجیرەیەک ڕێکاری توند دێت کە تێیدا دەست بەسەر زیاتر لە 85 ملیۆن دۆلاری پەیوەست بە عەدنان جومەیلی بریکاری پێشووی وەزارەتی نەوتدا گیراوە، هاوکات لەگەڵ دەست بەسەرداگرتنی دەیان مڵک و ئۆتۆمبیلی گرانبەها و بڕێکی زۆر زێڕدا. لە ڕووی سیاسیەوە چاودێران ئەم هەنگاوە بە تاقیکردنەوەیەکی ڕاستەقینەی ئیرادەی دەوڵەت دەزانن. دکتۆر ئیحسان شەمەری سەرۆکی ناوەندی بیری سیاسی پێی وایە هەڵمەتەکە خاڵێکی وەرچەرخانە، چونکە سەرکردەی کوتلە سیاسەکان و بەرپرسانی باڵای گرتووەتەوە کە ئەگەر بگاتە قۆناغی سزادان لەوانەیە نەخشەی هێزە سیاسیەکان گۆڕانکاری تێدا ڕوو بدات و کاریگەری لەسەر هەڵبژاردنەکان هەبێت. لەلایەکی دیکەوە میران حوسێن مامۆستای زانستە سیاسیەکان لە زانکۆی سلێمانی ئاماژەی پێکرد کە کاتی هەڵمەتەکە پەیوەستە بە سەردانە چاوەڕوانکراوەکەی زەیدی بۆ واشنتۆن وەک هەوڵێک بۆ نیشاندانی دەستکەوتێکی گەورە، بەڵام جەختی کردەوە سەرکەوتنی پرۆسەکە پەیوەستە بە بەردەوامی و گشتگیریەکەیەوە و نابێت تەنیا چەند دۆسیەیەک بگرێتەوە. لە ڕووی ئابووریەوە گێڕانەوەی ئەم سامانە دزراوانە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر دارایی گشتی دەبێت. مەزهەر محەممەد ساڵح ڕاوێژکاری دارایی سەرۆکوەزیران ڕایگەیاند گەڕاندنەوەی پارەکان فشاری سەر بودجە و پێویستی قەرزکردن کەم دەکاتەوە، هەروەها سەرچاوی زیاتر بۆ پەرەپێدانی ژێرخان و تەندروستی و پەروەردە دابین دەکات. ئەم هەنگاوانە پێشوازێکی فراوانی جەماوری و میدیاییان لێکراوە کە داوا دەکەن پرۆسەکە بە بێ جیاوازی هەموو تێوەگلاوان بگرێتەوە بۆ ئەوەی متمانەی هاوڵاتیان بە دامەزراوەکانی دەوڵەت و سەروەری یاسا بەهێزتر ببێت.